هەڵە سنگێنن ئێوە وەتایبەت ئەو علاقانی ئێوەتانە لە ڕۆژئاوای کوردستانە چ ڕنگدانەوەیەکیە لەسەر ئەو لێک نزیک بوونەوە و خۆشەویستیی نێوان کوردان ئەگەر لە قامیشلۆ بێ لە سلێمانی بێ لە هەولێری پایتەختی کوردستان یا لە مەهاباد و ئامەد بێ. زۆر سپاس بۆ ئێوە بڕاستی سەبارەت بە پرسیاری ئێوە پرسیارکی گرنگ بوو. پێش ئەوە من حەز دەکەم کەسایەتێکی خۆمانەیە کوردی ڕۆژاوای کوردستان خەڵکی ئافرین تەمەەن 75 ساڵ محەممەد بەیرەم بە ناوی ئەبوو فەرید تێناسین لە سلێمانیە. ئەو بڕاستی وتی پێم خۆشە بچم بوو لای سەرۆک باڵ چاوی ماچ بکەم کە ئەوەندە خاوەنی هەڵوێستێکی جوان و مەردانە و بڕاستی ئەتوانم بڵێم ئێمە دەبینن لەسەر ڕێبازی مام جەلال ئەو کەسا کار دەکا. یعنی ئەمە نامەی ئەو کەسا بوو کە من ئێستا لێرە بە ئێوە